کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتی بەشێک لە کاسبکارانی تایبەت بە هێنانی ئۆتۆمبیل لە ئەمریکا لە کەنەدا بەپێی بڕیارێکە چەند مانگێک بەر لە ئێستا وەزارەتی ناوەخۆ وەکو خۆیان باسی لێوە دەکەن بەبێ گەڕانەوە بە ڕاو پرسین لەسەر ئەوەی بڕیارەکە گونجاو نییە زەرەرە قازانجە بۆ ئەو کاسبکارانە وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەدات ئیتر بۆ یەکی هەفت نابێت هیچ ئۆتۆمبیلێک لە ئەمریکا و کەنەدا و چەند وڵاتێکی دیکە بێتە نێو هەرێمی کوردستان. ئێستا ئەوان پەیوەندیان بە ئێمە کردووە و دەڵێن ناڕازین زیانمان پێدەگات. بابزانین بۆچی ناڕازین؟ سڵاوتان لێبێت. ئەو هەموو خەڵکە هەمووتان کاسبکارن؟ کاکامەران بەرنامەکە زۆر بەپەلە بوو. دە ئەوەندە سەد ئەوەندەمان زیاتر خەڵک خردەکردەوە لە دهۆک و سلێمانی و هەولێر بەهۆی ئەو قرارێک کە دەرچوو ئێمە زیانمان بەردەکەوێت چکە لە بڕێ سارێکی زۆرمان لە ڕێگایە. ینی کەسابەتیتان لەسەر هێنانی ئۆتۆمبیلە لە ئەمریکا و کەنەداوە بۆ کوردستان؟ بەڵێ زیاد لە دە ئەوەندەش هەر هەمومان زیاد لە ئەوەندەش هەر هەموو زۆر زیاتر بەڵێ. باشە کێشەتان چییە؟ حکوومەت دەڵێ ئێمە دیراسی بڕیارەکەمان کردووە بەو ماوەیە کە دامان ناوە ئۆتۆمبیل دێتە هەرێمی کوردستان. نەخێر بۆ مدێ بە هەرگیز پێڕان ناگات چکە لە بەروی ئەو سیارەی کە لە ئۆکشن ئەتو دەیبێەوە زیاتر پێویست هە لە ناو ئەمریکا پێویست بە 15 ڕۆژە و پاشان ئەو سیارەکە نەقل دەکرێت زیاتر پێویستی لە 4 مانگەیە یعنی مدە چکە لە بەروی ڕێگای ئاوی تەیە وشکانی تەیە و زائیدەن ترانسفێری بانکی تەیە ئەوانە هەموو پێویستی بەوەخدا. حکوومەت ماوەکەی چەندان نبوو؟ 2 مانجی دانایە بە 2 مانگ سیارێک کلین تایتڵیش پێڕان ناگە هەتا بە ساڵ بجیڕا دەکە ئەو سیارە پێویستی بە تەسلیحە لە ئیمارات و جارش کە دووبارە شەحن دەکرێتەوە بە بەحری و بە بەڕی ئەو زەدێتن 2 مانگ بەشی ئەوە ناکات بە هیچ شێوەیەک. باش یانی زەرەرتان کردووە؟ بەڵێ زیاتر ینی ژمارەی زۆرمان جێرێ بووە باس دەوە دەکرێت هەندێک دەڵێن ملیۆنێک دۆلار هەندێک دەڵێن 2 هەندێک دەڵێن 3 بەڕاست ئێوە یەکێک لە ئێوە پێم بڵێ چەند ملیۆن دۆلار وەکوخۆتان دەڵێن وەسلم پێ هەموو شتەکەم پێ ئەو مستەمسەکات ئەو وەسڵە هەمووی وەسڵە بەس شەریکەی من بەس کۆمپانیای من 1 ملیۆن دۆلارە بەس کۆمپانیای من ماعەدا هێستا کە ئەگەر بچێت دهۆ بەڵگەوە ملیۆنێک دۆلار 1 ملیۆن دۆلار سیارە دێستا لە 50 قسوور سیارم لە ڕێگایە 55 سیارم لە ڕێگایە ملیۆنێک دۆلارم زیاتر بەردەکەویتن و زائیدەن ئەو خەبسەیە کە دروست بووە لە دووبەی لەبەرەوەی کە حدود قەپات دەبیتن خەڵکانێکی زۆر چونە ساران هینایە ئیزدعامیشان لەسەرمە دروست کردیا و نەقلیش لێماوە دۆلار 1 ملیۆن دۆلار چەند زەرەرە؟ 128 سیارەیە نزیکەی 80 دەفتەر دەبی ینی 80 دەفتەر دەبیتن بڵێ 80 دەفتەر بڵێ مەژ مەزماعی زۆرە ئەو هەموو سیارەکانە تقریبا 130 سیارەیە چەند زەرەرە زۆرە 2 ملیۆن دۆلار بەلای کەمی دەبێت 2 ملیۆن دۆلار وەڵڵا من نزیکەی 57 سیارەمەیە زەرەکەی لە 50 تا 6 دەفتەر دەبێت ینی پارەی کاشی خەڵکی کاسبکاری وەکو ئێوە بەڵێ نەک پارەی کاش بە سێمەنیە ئێمە چەند کەسێک لە ڕێگایمەوە سیارەی کڕیوە پارەی داوە بەیانی ئەوە دەبێتە کێشەیەکی کۆمەڵایەتی تر دەبێتە کێشێک پارەی داوە خەڵک لە ڕێگەی ئەکاونتی من سیارەی کڕیوە پارەی داوە بەیانی ئەوە دێتن هێقەی من دەگرێت مشکلم بۆ هەنووە مشکل دەبێت حکوومەت دەڵێ یەک دقە حکوومەت دەڵێ سیارەیان کڕیوە لە ڕێی ئۆنلاین دەتوانن ئەو سیارش هە لە ڕێی ئۆنلاینەوە بفرۆشن ئەو زەرەرە نابێت ئەو قرارە ئەو سیارانە کە بارکراون هاتوون ئەمە لە بەحر لە چێوە لە ڕێگەی ئۆنلاین فرۆشینەوە بیفرۆشین بەچێ لە بەحرە بۆ ئیمارات دێ لە ئیمارات زارێشتە دێتە خوارێ چا دەکرێتەوە بۆ ئێرە دێ چۆن دەتوانین لە بەحر بیفرۆشین شتیوانە باشە ئەمێن سارم کڕە برادری من ساریان کڕە یەک پێش یەکی 5 کە قرارەکە دەرچوو فۆرن پێشەوەی پارەکە بدرێتن یەکسەر ئەوەیان کردەوە کانسلیان کردەوە جێ لە برای خۆتە لە بەروی یەکسەر پامەدی قرارەکە بوون بەس ئەوانەی کە کڕیتیان پارەیاندایە لۆیان نییە کاسلکەنەوە ناتوانن کاسلکەنەوە ناتوان کاسلکەنەوە زەرەرش من وەکو نوێنەری کۆمپانی هاتوومە 84 سیارەمان هەیە 84 سیارە سیارم کڕیا لێن دەرهەشدە ڕۆژ بەس لە کەنەدای سۆڕایتەوە
45 شەویست بەس تا دەگاتە جەبەل عەلی لە جەبەل عەلی سیارم هەیە 13 ڕۆژان بەس تاخیر بووە لە پاشەویش ئۆتە دلیلم هەیە ئۆتە 26 على اساس بقاته جبل علي 26 2019 26 دقاته استعمل مثلا يج حفت حكومه دريت دري داخم سياره كانم ارباج جنه تقيا جل برا او زرن بيك زازوره يعني يك زازور ناش دتوانين بلين يعني دتوانين بلين 10 مليون دولار خاطر كاسبكار پارەی ئەو وڵاتە بە فیڕۆ دەچی لەسەر کاکە ئێستەمە قایمەک 50 میلیۆن زیاتر ئەوەندەیە کامل لێرە کۆبووینەوە بەس ئەوەندە کەسەی لێرەی نامە کامەران بەس ئەوەندە کەسەی لێرەی نامە 2500 سیارەمان هەیە کە نزیکەی 35 هەتا 40 میلیۆن دلار دەکاتن بەس ئەوەندە کەسێک ئەوەندەی کەلێرە تۆ دەڵێ چی سەبارەت بۆ بڕیارێ بە جوابت بدەمەوە کە لۆ وەزارەتی ناوخۆ بڕیارە دەرکردێ یەکەم شت دەڵێ کوالیتی سیارەکان باش نییە من بە خۆم وەکو هاوڵاتێکی کەنەدی لە کەنەدایدا دەنیشتم بازرگانم کۆمپانیای گواستنەوەی سیارەم هەیە هاتمەتەوە لە بەرەو مۆزوعە یعنی تۆش زەرت بەرکەوت بەڵێ من تقریبا 120 دەفتەر یعنی 1,200,000 دلارم حالیان لە ڕێە لێرە ملیۆن بۆ تەشتێکی ئاسایی بەنسبەت کوالیتی سیارەکان ئەو سیارانە ئەسڵەن کوالیتی زۆر باشە پلێتیشان زۆر بەقوتە بە حکمەوەی کە مەهانەی وەزارەتی ناوەخۆتی ئەو سیارانە لە ئەمریکایان لە کەنەدا جارێکتر بەکار نایەنەوە بۆیە دەیان فرۆشن نەخێوانە من وەکو پێشانگاشم هەیە لەوێ دەیان کردمەوە و چاچیان دەکەمەوە زۆر بە ئاسانیش ڕقم دەکرێتەوە دەفرۆشێتەوە ئەوە نقطەی یەکەم نقطەی دووەم ئەو سیارانەکە لێرە داخل لەبن بە سێ پشکنین دەڕوە یەکەمیان حدود تەواو پشکنین بۆ سیارەکان دەکات دووەم بینی کڕیار فرۆشیار کە جیهەتێکی غێری ڕسمیە پشکنینە بۆ سیارەکان دەکات سێمیش هەزەکی خاص هەیە OPVI باز لە بۆ سیاراتی ئەمریکی و کەنەدی ئەگەر لەو هەزەی 100 دەرنەچی هاتوچۆ ڕقەمی ناداتێ کەواتە بەسێ مەرحەلە بەسێ فلتەر دەڕوا بەڵام هەر حکوومەت دەڵێ ئەو سیارانە غەرق بوونە و زیانی هەیە خەڵک زەرمەند دەبێ ینی بیان وە قسانە ئەو یعنی ئەوەی لە ئاودا غەرگان تقریبا ماوەی ساڵێک زیاترە هەرداخیل نابێت درۆ حەش ئەوە یەک دواتر کامەران 4 تر هەیە تا ڕقم دەکرێت با کنترۆلەکی باش دانێن سیارە ڕێک و پێک و یعنی ئەوە نەبی ڕێک و پێک زۆربی ئەو جا ڕقم باشە یەک دقە ئێستا من لەگەڵ بەڕێوەبەری گشتی وەزارەتی ناوخۆ قسەم کرد گوتی بڕیارەکە جێبەجێ دەکرێتن کامەران ئێمە بەناوی ئەو هەموو برادرانە داوا لە بەڕێز مەسرور بارزانانی دەکەن سەرۆکی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەجددی بێتە سەر ئەو نقطەی ئەو مەوزعی ڕابواستی چونکە ئەوەی بەس لێرە دەبینی بڕێکیکەمە دوو کۆمپانیا لێرە هەیە ئیمە دوو کۆمپانی ئەو مدیر شەریکە ئەوە کۆمپانیەکە ئەوەشە بخۆ پرسیاری لێ بکە چەند سیارەمان لە ئیماراتی و لە ئێرانی هەیە ئێستا بەس پرسیاری پێ بکە ئەوەیە بخۆی چەند سیارە نزیکە 400 سیارەمەوە لێ ڕێگایە 400 داخل نابێتن چونکە مە لێکی شەوە ڕامەگەیان دوو کە سیارەوە نەگەیان تو پارەکەم پێوە بای چەندە 400 سیارە دلار عقل دور 4 میلیۆن دلار دەکات بەڵێ ئەمە کۆمپانیای گواستنی ئۆتۆمبیلشکی لە ئێمارات ئۆتۆمبیل نەقل دەکەن بۆ لە ئێمارات بە هەولێر ماوەیە تقریبا مانگە ڕامەگەیان کە لێکی 6 ناتوانن ترۆمبیل وەرگن چونکە لێران ئێزدەهامبوونێکی زۆری هەیە نزیکە 7000 ترۆمبیل لێرانە ناقلە کەمە دەست نەکەوتن دێتە حدودی ئێزدەهام هەتا هەفتەی داخل نابێتن کەواتە داوا دەکەین درێژکردنەوەی هەبێتن بەوە قەرارە بە درێژ بکرێتن تاکە ئۆتۆمبیلەکان بە ئاسانی داخل بن چونکە خەڵکێکی زۆر زارەرمەند دەبێتن لەو موزە ئەگەر تاجیل نەکردن باشە ئێستا کەوایە داوا لە حکوومەت دەکەن حکوومەتی ئێستا کاربڕێکەرە بڕیارەکە ڕابگرێ ئێوە داوا دەکەن ئەگەر ڕانەگرێ زەرەرتان باشە ئێوە چی دەکەن شک ببینین دەچین چونکە ئەو برادرانە هەم باسییان کردەرێ لە ئەمریکای کاکە هەر لە ئەمریکاینا هەر مانگەکە لە دووبەی بەڕێمان کردێ نەگەیشتە ئێرە کاکەوە دەرە 400 ئەمی 600 سیارەم لە ڕێە ئەمە نەقلم هەیە شەریکەم هەیە 300 سیارە پێم نەگاتی هەمووش بەو خەرکەم گوتێ زەمان لۆ دەگەین لە قازانجی شێ و بڕیارە ئەو جێکی ئەگەلۆمان درێژ نەکەنەوە هەتاکن سەرۆکی باشە ئەو جێ دەستمان بگاتێ دەچێت ئەو خەرکەش پارامی خۆی نییە ئەمن ئەلعام خۆم ئەوە بکەم برم 2 میلیۆن دلار نەخێر پارەم لە کاکامەرانی وەرگرتێ بە نیوە ئیش بکەم سبەی کابرا دەرێتە من ئەگەر دەتزانین ئێمە توانم ناگاتێ حکوومەت یەکی 5 کاکە کێشەی کۆمەڵایەتی و دادگا هەر هەمومان یەکێ دەشریکمان هەیە
ئێستا ئێمە لە نێو گەورەترین بازاری لە نێو هەرێمی کوردستان ئەویش بازاری ئۆتۆمبیلانە لە نێو شاری هەولێر دەمانەوێت بزانین ئەم بازارە سەبارەت بە کوالیتی ئەو ئۆتۆمبیلانەی کە لە ئەمریکا و کەنەداوە دێنە هەرێمی کوردستان لێرە کڕین و فرۆشتنیان پێ دەکرێت بزانین خاوەن پێشەنگاکان و ئەوانەی کە بازرگانی دەکەن بە ئۆتۆمبیل بە شێوەکی گشتی ڕای ئەوان چییە سەبارەت بە کوالیتی ئەو ئۆتۆمبیلانە چی دەڵێن بە تایبەت کە حکوومەت دەڵێ ئێمە کێشەی ئێمە لەسەر کوالیتی ئەو ئۆتۆمبیلانەیە کە دێنە هەرێمی کوردستان. کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی ئەمریکی و کەنەدی کە لە ڕێگەی دوبەی و ئەو شوێنانە دێتە هەرێمی کوردستان. پێتان وایە ئەو ئۆتۆمبیلانە کوالیتی چۆنە باشە ئێوە کڕین و فرۆشتن بۆ ئۆتۆمبیلانە دەکەن؟ والله وەکو شخصی خۆمەمان کە ئیشی مەعرەز دەکەم احتیمالە تەسیل لە شخصی خودی خۆم بکە نەهاتنی سیاری ئەمریکی بەس وەکو هاوڵاتیەکی ئەو شارەی سیاری ئەمریکی هیچ کوالەتیش تێدا نییە. یعنی پێ وایە ئەگەر ئەو ئۆتۆمبیلانە نێن تەسیل لە سەری بازار بکەن؟ بە قورعان مەسەلەی تەسیل سعری بازاری چییە؟ سیارێکی یەکجار زۆر داخیل بووە. ئێستا ئەگەر قەدەغە بکرێ؟ ئەرێ وەڵڵا قەدەغە بکرێ دەزانی بە زووترین کات لەبەر ئەوەی هیچ کوالێتێک نە ئێرباکەچی تێدایە سیارە هەمووی شانسی لێدرایە سیارە هەمووی بچمی هەتا نیوەی سیارە سەتا نوهەتی لێدرایە پێشی لەبەرەوەی بە کەلک لێخوڕینە چۆن بە کەلک لێخوڕینە لە ئەمریکا ئەو سیارانە لە گەرازی فرەدرایە شەریکات مەمنوع ئەو سیارانە لە زادی بڕواتەوە هەمووی دەڵێن سیستەمە سیستەمی تێدا نییە یان دەڵێن تەقریر غەرگانە تەقریر غەرگان ئەو سیارە بە مانگ لە بن ئاوێ مایتەوە تەقریر غەرگانی چی؟ کەوای لەگە بڕیاری وەزارەتی لەگە بڕیاری وەزارەتی ناوخۆمە 100% سیارەی ئەمریکی داخلی عێراق نەبی. باشە بەڵگەت چییە لەوەی ئەو سیارانە خراپە کابرایی خاوەن ئۆتۆمبیل دەڵێ کاکە چ پشکنینەک هەیە چ چوزانم هەرچی وەرشەیەکی تایبەت بەم شتانەیە ئێمە ئامادەین پشکنینی بۆ بکرێ بەڵام بڕیارەکەی حکوومەت لە قازانجی فەقیر و کاسبکار نییە. من خۆم خودی خۆم سیارەکی ئەڤەلۆنم کڕی لۆ بنەخۆم هۆرنەکەی ڕاوەستا کە هۆرنەکەی ڕاوەستا بردمە سەر وەستای کە قەپاقی هۆرنەکەم کردەوە بەوایەرەیان پێگۆهینایە خێمەچیان لێدای پارچە خێمە وەکو لە جێی ئێرباچی کە ئەو سیارە لێ دەدرێت هەتا کوشینی پشتەوەشی ئێرباشی دەتەقی فرت و فێری زۆرە ئەمن داوا لەو کەناڵە بەڕێزەتانەوە بەو کەسانە دەرێم ئەوەی هاوردەی ئەو تونبێلە ئەمریکانە دەکا پێیان دەڵێم واز لەو تاوانەی بینن لەبەرەوەی تاوان بڵێ تاوانەکی زۆر گەورەیە چونچی من زۆر کەسمان جێوان لێبووە لە مەلای ئاینی زۆر زار دەرێ ئەگە تو لە 120 لە سورعات تووشی عادیسەی بی دەبیە قاتلی نەفسی خۆت ئەفم کە زانانی تاوانەکە کامەران بەڕێوەبەراتی هاتووی خەڵکی غەرامە دەکات لەسەر خۆبەستانەوەی عیزام ئەو خۆبەستانەوەی عیزام بۆچیە کە عادیسەکی بکەیت کە عادیسەی بکەی ئێرباک بتەقی ئەتەوە عیزامت بەستای ئێرباک ناتەقی عادیسەکی بکەی ئێرباک ناتەقی ئێرباکی تێدا نییە ژیانی هاوڵاتی دەکەوێت زۆر لە خەتەرە مەسەلەی ئێرباک باشە ئێوە کڕین و فرۆشتن بە سیارەکان دەکەن ناچارن ناسارەکە چییە؟ ینی کڕین و فرۆشتنی پێ دەکەن و لە هەمان کاتە من نایکەم من یەک سیارم کڕی بۆ ژێر خۆم بەڵام وازم لێنە ئێستا ئەڤەلۆنێک بە 4 دەفتەرە خێرە ئەو ئەڤەلۆنە بە 180 ینی لە ڕووی وجدانیەوە ئێوە ناتانەوە کڕین و فرۆشتن پڕۆ خێمەیان لێ تێخستە کفنی سبیان تێخستە ئەوە بە ئەرباکدنە سیستەم نییە خۆبەستانەوە هیچی شێناکە یعنی بێ و عادیسێکی بکەی بە کاملی سوکانەکە دێتن لوت ئێوە گیانە لە دەست شانسێکەشی بڕایتەوە هەر هەمویان کە لە ئەمریکا فرە دەدرێتە گەرازەکی شوێنی ئەوەی کە لە گەرازی ڕادەگیرێ ئەو سیارە بە کەلک هاشنێن نەمایە بەڵام دەڵێن هەولێر بۆتە ناوەندی بازرگانی کڕین و فرۆشتن لێرەوە سیارە دەچێتە باشوور و ناوەڕاست ئەو بڕیارەوە ناکە ئەو دەستکەوتەی ئێوەش نەمینێ بازارەکەتان هەژار بێ ڕاستە زۆر فەقیر و فەقارە زەرمەند دەبن لەو قەراری بەس ئەمن ئۆباڵی ئەو خەڵکەی کە بەهۆی حادیسەی ئەو سیاران دەویست هەموو دامەسەشانی حکوومەتی چکو ئەوە پێویستی بەوی هەیە کە لێ بگەڕێ ئەو سیارانە قەتع بیتن خێرە ئەو سیارە لە دەوڵەتی خۆی فرەدرایە دێتن سەرسەری ئەو خەڵکەی لێرە هەموو ساغ دەکەنەوە تەقریری داعش شەڕی داعشی کە لەگە ئەو داعشی دمەکرد بە 1000 قسوور کەس مرد بەهۆی تەقریری دائیرەی مدیری مڕوری
خلالی ئەو 10 ساڵی بۆ ئاخیرەی 10,000 کەس مردیە ئایا سبەبی ئەو مردنی ئەو خەڵکەی بەهۆی حادیسەی ئەو سیارانە نییە کە داخل دەبێت گلەیەکانی ئێوە قازانجە بۆ قازانجی خۆتانە یان بەواقع زیانی بۆ گیانی هاوڵاتی هەیە لە کاتێکدا بەشێک لە کاسبکارەکان دەڵێن ئەگەر ئەو بڕیارە بێتە بواری جێبەجێکردن زیاتر لە 6 ملیۆن دلار زەرەرمانە ئەو سیارانەکە لەوێن دەردێت زبرە لە دوو بەش بم ئاواژن ئەم بەخۆم لێ بمە تەمەشام کردێ کەلکی هاژشتنی نییە هیچ ناخۆتان نییە هیچ کەلچینیان بەخۆم لە سناعی دیتمە ئەم دەکە دەدەین و دەی فرۆشتنەرە مادی ئەگە تو بتەوێ مادی مقارنەی ئینسانیت بکەی مقارنت ناکری پارە و بەشەر زۆر لێک دوورە کامەران 1000 لە یەک قازانجە لە 1000 شخصی یەک کەس قازانج دەکات ئەتو نابی 1000 کەسی بە قوربانی یەک کەس وەکو زەمی ئێمە نامانەوێت ئەو سیارانە بەڵێ بڕیارەکەی وەزارەتی 100% دەستی خۆش بی ئەگەر جێبەجێ جارێ بابزانین بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەکردنی هێنانی ئۆتۆمبیلی ئەمریکی و کەنەدی بۆ نێو هەرێمی کوردستان ئێوە وەکو گومرگ لە چێوەی ئەو بڕیارن ئایا ڕای ئێوە وەرگیراوە بەڕاست دیراسەیەکی باشی ئەو بڕیارە کراوە؟ ئەو بڕیارە لە وەزارەتی ناوخۆ دەنەچەوە بڕیارە ئەو بڕیارە لە عێراقەوە هاتووە وەکو بەڕێز چەند دەزان ئێمە ئێستا زۆربەی تعلیماتەکانمان لەگە عێراق تەوحید کردیە لە زۆر بوارەوە منزمنی هینانی و هاوردەکردنی ئۆتۆمبیل و ئیستراتکردنی عین لە دەرەوە لە کۆبنەوەکانی دانوستنەکانی نێوان ئێمە و عێراق زۆر تاکید لەسەوە بڕیارە کراوە کە سیاراتی خراپ دێتە ناو عێراق لە ڕێگەی دەواازەکانی کوردستانەوە سیارەی خراپ سیاری خراپ یانیوانی کە متەزەڕ ئەوانە خراپ ئیتر ئەوجا تەفسیلەکەی باز دەکەم لە بۆ جەناو ئیتر لەسەر ئەساسی ئەوە دووبارە کتابی نوێمان هاتەوە لە نوێداتی حکومەت هەرێمی کوردستان لە بەغداوە لە گەماریجی عێراقی کتابمان لەبۆ هات تاکید کراوە کەوا سیاراتی زیان پێکەوتوو بەو نەسە سیاراتی متەضەڕڕە داخل نەکرێ لە بۆی بتوانین لە بۆ سەلامەتی هاوڵاتی لە بۆ حالەتانە ئیتر ئەمەش بەپێی ئەو اتفاقێکە لەگە عێراق شەمانە دەبێ ئەمە تەوحیدی زراعەتمان بکەین ناکرێت لە دەواازەک و بڕیارە باشکەوای بڕیارەکە بڕیاری وەزارەتی ناوخۆی هەرێم نییە لە بەغداوە هاتووە بەغداوە بەس لێرە پرسیارەکەی کاک عەبدولقادر یعنی ئەو بڕیارە پێشتر دراوە دواتر جێبەجێ کراوە ئێستا خەڵکانێک دەڵێن ئێمە زیاتر لە 6 ملیۆن دلار کە پارەی خەڵکە پارەی کاسبکارانە زیان بە ئێمە و ئابووری کوردستان دەگەینێ ئێوە ناتوانن مدەی ئەو بڕیارە درێژکەنەوە سەبارەت بەو زیان پێکەوتەوەی ئەمە ئاگادار بین ئەو بڕیارێکە لە وەزارەتی ناوخۆ دەرچوو دوومان پێش ئێستاکە و بڕیارە دەرچووە ماوەی دیاری کرایە هاتەن لە هینانی ئۆتۆمبیلش ئەمە هەر بڕیارێک دەربکەن حسابی دوورترین شوێنی هینانی دەکەین بەلانی کەمەوە 45 ڕۆژ دیاری دەکەن لە بۆ هینانی ئەو بڕیارەش تقریبا دوو مانگ پێشتر لە مانجی 5 بڕیارەکە دەرچووە تاوەکە ئێستا گوتراوە لە یەکی هەفت ئێستاکە دوو مانگ تێپەڕی لە تاریخ خۆی یعنی زۆربەی تاجیرەکان و زۆربەی هاوڵاتەکان ئەوانەی کە تایبەتن با هێنان و هاوردەکردنی ئۆتۆمبیل معلوماتیان هەبوو لەسەر بابەتە باشە بەس کاک عەبدولقادر ینی ببوورە من ئەمڕۆ لەگەڵ زیاتر لە 30 کەس گفتوگۆم کردووە کاسبکارە هەموو بە بەڵگە دەڵێن مستەمسەکیان هەیە دەڵێ هێنانی ئۆتۆمبیلێک لە ئەمریکاوە بۆ نێو هەرێمی کوردستان نزیکەی 4 مانگ یان زیاتر لە 4 مانگی دەخایەنێ ینی ئێمە بەپێی تعلیمات خۆمان لە گومرگ 4 مانگ نیە لە هێنانی ئەمە 45 ڕۆژ زۆرترین کاتێکە دیاریمان کردیا سابی ئەوشمان کردو هەر شانەکە لە ڕێگای باخیرەکانەوە دێتن لە دووترین شوێنەوە سابی 45 ڕۆژمان لە بۆ کردی ینی لەو ئەندە زیاتر کەم ناگات سابتان کردووە لە تعلیماتمان مەوجودە بە معلومات ئەوما تەسبیت کردیا کە لە دوو مانگ زیاترنی لە دوورترین شوێنی دنیا کە بینیتن لە هەر شوێنێک بینی لە ڕێگای باخیرەکانەوە کە دێتن کەواتە بابەتە ئەوە نییە بەڵام ئەو برادرانی کە گلەی دەکەن سەبارەت بەوەی کە زەرمەند بوونە لەو بابەتەوە ئەوان دەبواە ئەو بڕیارە ئاگادار بن کە تیجارەتەکە نەکەن لەو کاتەوە هەیە پێش 2.5 ئۆتۆمبیلیان کڕیوە هەیە 300 ئۆتۆمبیلی کڕیوە هەیە
دووسەتی کڕیوە ئەوان هەموو دەبی لە شوێنی دوور ینی لە ئەمریکا کڕیتیان لە ئەمریکاش کراوی بەزەنا ڕدەگەینم تعلیماتی مە 45 ڕۆژە هەر بڕیاری دەرکە 45 ڕۆژ ماوەیە حسابی دوورتری شوێنمان کردو کە لە باخیرە ئەو موادانە دێنن دیتر ئەوان کە ئەو زەرەرەکان ئەوانش حەقەکی خۆیانە و بڕیارەکەش تەسەور ناکەم ینی ئەگەر بە نەسەن لە عێراق دەرێ متەزەڕ ینی ئەوانەیە کە زیان پێکەوتونە بەڵام کۆبنەوەش کراوە محاولە کرا ئەو بڕیارە ینی ئاسانکاری زیاتر لێ بکرێت ناکرێت هەر سیارێک زەرری پێگەشت و لەگەڕ داخلکردن ئینشاڵە لەو نزیکانە و تعلیماتە نوێ کە دەرچوو ئینشاڵە بەس بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ وەزیری دارایی پەسەندی بکەن ئەو کات ئاسانکارێکی باش کرا لە بۆ ئەو بڕیارە ئەوە نیە وەکوی کە لە لە بۆ لایەن درێژکردنەوە ئەوە نیان هیچ شتێکی وان نیە وەکو ئەگەر ئەوە من ئاگادارم بەڵام وەکو تەسهیلاتکردن و ئاسانکاریکردن لە بڕیارەکە مەسەن لە بۆی کە زۆر بە قورسی و زۆر بە وشتی بزیار بڕیارەکەەوە نەگیرێ هەندێک ئاسانکاری کرایە مەسەن هەموو متەزەڕێک حساب نەکرا کە هەر ئەگەر زەرەر زۆر بچوشبی لێ نەگەڕن داخل ئەو ئۆتۆمبیلانەی کە زیانی کەم بێ ئەگەری ئەوە هەیە ئەوەی مەسەن هەندێک ئۆتۆمبیل هەیە کە زیانەکەی چۆنە ئەو زیانە ئەو ئۆتۆمبیلەکە داخل دەکرێ هاوڵاتی خۆمان دێ هاژواتن ڕۆژانەش ئەبینین ڕووداوەکانی هاتوچۆ لەبەر خراپی کوالیتی زۆر جار هەندێک سیارات خێزانێک مەسەن ناودەچی و ئێمەش ئەگەر هینابیان ئەو خەرکانێک کە پارەیان داوە کە زەرمەند بوونا بە ئۆتۆمبیلێک ئەگەر ئۆتۆمبیلەکە لە ڕووی کوالیتەوە لە ڕووی سەلامەتی هاوڵاتیان بی بیانی توانین داخلکە زیشکەلشینی بەڵام ئەگەر پارەی داوە لە بەخاتی پارەکەی ئەو ئۆتۆمبیلەکەش شانسی تاو نەبی ئۆتۆمبیلەکەی ئەرباچی نمابی بەڕێی من ئەو زەرەرە باشتر لەوەی کە بێتن یەک هاوڵاتی وڵاتەکەمان تووشی جانی خۆی لەدەستبات. بەشێکی زۆر لە کاسبکار و بازرگانانی ئۆتۆمبیل لە نێو هەرێمی کوردستان دژی بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆن و پێیان وایە بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ بۆ قەدەغەکردنی هێنانی ئۆتۆمبیلی بیانی ئەمریکی و کەنەدی بۆ نێوەرێمی کوردستان زیانێکی زۆر بەوان دەگەینێ و بەشێک لە کۆمپانیاکانیش مایە پوچ دەبن زیاتر لە 600 ملیۆن دۆلاری ئەمریکی زەرەریان پێدەگات. لە لایەکی دیکەوە بەڕێوەبەراتی گشتی گومرگی هەرێمی کوردستان دەڵێت ساڵانە زیاتر لە ملیارێک و 500 ملیۆن دۆلار بۆ کڕینی ئۆتۆمبیل دێتە هەرێمی کوردستان و ئەو پارەیە خەرج دەکرێت. پێویستە بۆ لەمە دووە ئەو ئۆتۆمبیلانەی کە دێنە هەرێمی کوردستان کوالیتیان باش بێ و بتواندرێ بۆ ماوەیەکی درێژ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێ بکرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.